لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان لە بەیاننامەیەکدا ئەوەیان ڕاگەیاند کە یادی 52 ساڵەی دامەزراندنی یەکێتی مامۆستایانی کوردستان ناکەنەوە، ئەوەشی بووە هۆی ئەوەی ئەو یادە نەکەنەوە نەهاتنی موچەی مامۆستایان ها. بەڕێزان، لەم سا ڕۆژەدا دەکرا ئاهەنگێکی قەشەنگ و مەراسیمێکی شیاو ڕێک بخەین، بەڵام یادەکەمان ڕاگرت لەبەر نەبوون و دواکەوتنی موچەی مامۆستایان کە مانگانە لە بەرواری 25 هەموو مانگێکدا بەش دەکرا وا بۆ 4 مانگ دەچێت لەسەر یەک. ئەم کێشەیە بەردەوامەکە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە نزیکەی 50 ڕۆژە موچەی مامۆستایان بە کوی 4 مانگکە دواکەوتووە. بۆیە لێرەدا داواکاریەکانمان ئاراستەی حکوومەتی عێراقی فیدراڵ، حکوومەتی هەرێمی کوردستان، پەرلەمانی عێراقی فیدراڵ، پەرلەمانی کوردستان، سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین کە هەرچی زووترە چارەسەرێک بۆم کێشەیە بدۆزرێتەوە، چونکە کۆی توێژەکان بە تایبەت فەرمانبەران و لە نێویشیاندا مامۆستایان باجی ململانیەکان دەدەن. لە کاتی داوامی خوێندندا لە دەربڕینی یەک هەڵوێست و بڕیاردان بۆ ئەوەی داوامی خوێندن ڕادەگرن، دەست بەجێ حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرێنی وەڵامی یەکێتی مامۆستایانی کوردستانی دایەوە و بە زووی موچەی مامۆستایانی دابین کرد. بەڵام ئێستا داوامی خوێندن لە تاقیکردنەوەی کۆتایی پۆلە ناکۆتاییەکاندایە و سەرەڕای دەربڕی ناڕەزایی مامۆستایانیش، بەڵام موچەی زۆرێک لە وەزارەتەکان هاتووە و مامۆستایانی لێبێ بەشە. کارە و تێبینێش بووە پرسیارێکی کوردسات نیوز کە ئایا حکوومەت بێباکە لە مامۆستایان و داوامیان تەواو بووە و موچەیان دوا دەخات؟ لە وەڵامدا دڵشاد مەجید سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان بەم شێوەیە وەڵامی دایەوە. بۆیە هیواداری ئێمە نەگاتە ناوەڕاستی هەفتەی ئایندا لە سەرەتای هەفتەی داهاتووە موچەی مامۆستایان دابش بکرێت و بیرێکیش بکرێتەوە لە مانگی داهاتوو بۆی موچەی مانگی 5 دوانەکەوێت، چونکە ئێمە کۆناکی پەروەردە و فێرکردنە تا 36 بەردەوام ئەوێت. بۆی ئێمە نەگەینە ئەوەی لەو کاتەیەوە لە ئەزمونە گشتیەکانە ئێمە هەڵوێز وەربگرین. هیوادارین بیرێک لە مامۆستایان بکرێتەوە، چونکە مامۆستایان وەکو پێشتر ئاماژەمان پێکرد یەکێکن لە کۆڵەکە هەرە ئەساسیەکانی حکومداری بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە. 39,000 مامۆستا لە سنووری پارێزگای سلێمانیدا نیگەرانن لە دواکەوتنی موچەکانیان و داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی موچیان بۆ دابین بکات تا هەڵوێستی تونتر نەگرنە بەر، کە دوجار پرۆسەی خوێندن پەشی دەکەوێت. ئەویش ئەگەر هاتوو تاقیکردنەوەی پۆلە کۆتاییەکان نەکرێت، ئەوە یونیسێف پرۆسەی خوێندن بە شکست خواردوو تۆمار دەکات لە هەرێمی کوردستاندا. هێمن قادر، کوردسات نیوز، سلێمانی.